گفتگۆ دەکەین لەبارەی گرژی و ئاڵۆزیەکانی ئێران بەکوێ دەگات گفتگوین پرس و بەچوە بەتاکەین و لێکەوتەکانی لەسەر ناوچەکە لەسەر ئێران و لەسەر ناوچەکە چی دەبێ گفتگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەریان ڕەوف مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لە بێم کاتت باش سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە بڕوای تۆ گرژی و ئاڵۆزیەکانی ئێران ئایا تەنها زەختی ئەو زەخت و فشارابووریە کە لەسەر ئێرانە وای لە خەڵکێکە کردووە بێنە سەر شەقامەکان یان نا داواکاری و خواستی دیکەیان هەیە و پەلدابێ بۆ شتی دیکە. ئەم کاتتان باش دیارە ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە بەگشتی ڕۆدەن کاریگەریان لە سەر ئێرانیشێ ئەوەی کە لە ئێران ڕۆدا دەرەنجامی ئەو بارودۆخە ئابوووریە کە خەڵک لە گوزەرانێکی خراپان لە چەند ساڵی ڕابردێمە ئاگدارین بارودۆخی گوزەرانی هاوڵاتیان لە ئێران گەشتە ئاسێکی زۆر خراپ دەرەنجامی ئەو فشارە ئابوووریەی کە خراوەتە سەری بە حکمیەوەی تاوەکو ئێستا من نادا بۆ ئەو خواستویسەی کە ئەمریکا و هێزە با بڵێن ناوچەیەکان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستی شایانوێت هەر بۆیە دەرەنجامی خراپی بارودۆخی گوزەرانی هاوڵاتیان ناوخۆتی ئێرانە ئەو ناڕەزایانە سری هەڵداوە دەرەنجامی ئەو ناڕەزایانەی شەمە وەکو ئەیبینین گەشتۆتە ئاسی تونوتیژی چلایەن دەسەڵاتەوە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆپیشاندەر بەدەر لەوەش لە هەندێک جێگە بەرامبەر بە سیستەمی حکمڕانی لە ئێرانە بەرپەرچدانەوە هەیە ینی هێزی چەکداری هەن و ڕوبەڕووی هێزەکانی ئێرانە بنەوە بۆیە دۆخێکی شڵەژان لە ناو خودی ئێرانە هەیە بەشێکی پەیوەندی هەیە بە گوزەرانی هاوڵاتیان و بەشێکی تریشەیە پەیوەندی بۆ گۆڕانکاریە ئەقلیمیانەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی ڕۆدان بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە فشارە لەسەر خودی ئەم سیستەمەیە بۆەوەی کە سازش بکە لە پێناو با بڵین ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا بۆ ئەو پرسانەی کە کێشەیە لەگەڵیانە. باشە داوای چی لێ دەکەن لەسەر چی ڕێک بکەوێ ئایا داواکارەکان هەروە سادە و ئاسانە نێران لەسەر ڕێک بکەوێ ئیتر نەمێنێتەوە دیارە ئێمە ئاگدارین ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاریکی با بڵێن ڕیشەین لە ناوچەکە کە ڕۆدا ئێمە زانی پێشتر ئێران کاریگەری هەبوو لەسەر پایتەختەکانی وەکو بەیروت و بەغداد و دیمەشق و ئەوانە بەڵام ئەو کاریگەری ئێستا ئێران نەما بە حکمی ئەو گۆڕانکارانی بە تایبەتی لە دوای ڕوخانی ئەسەدەوە یاخود با بڵێن لە دوای سەرەڵدانی ئەوەی کە ناونراتەوە فانی ئەقسا لە غەزەوە دژ بە ئیسرائیل گۆڕانکاریەکی ڕیشەی لە ناوچەکە سەری هەڵداوە ئەو گۆڕانکاری ڕێشەیە بەشێکی ڕاستەوە خۆی پەیوەندی بە ئێرانەوە هەیە بە حکمیەوەی ئێمە زانین سووریا نیزامی ئەسەد کە پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر ئاریانە بچرا نازانمەوە چی بوو کوژایەوە هاوڕێ گرفتێکی لە پەیوەندیەکە لەگەڵ دکتۆر ئاریانە ئەگەر بە زووی دێتەوە هەندێک قسە لەسەر ڕووداوەکان دەکەم هاوکارانم دەڵێن دێتەوە جا شەوی ڕابردوو دوایەوەی کە دۆناڵد ترامپ مەڕەشەی کرد دەنگ و وڕە و گرمەی فڕۆکەی جەنگی دەهاو لە باسڕەوە هەتا ینی ئەوەی کە متابعی پێیج و سایت و تۆڕە کۆمەڵاتیەکانمان دەکرد تەنها لەسەر ئاسی یاریمی کوردستان و عێراق نا لەسەر ئاسی جیهانیش هەموو باسییان لەوە دەکرد کە ینی ئەوە بوو ئێران ئاسمانی خۆی بەڕووی فڕۆکە مەدەنیەکانیشدا داخست بەڕووی گەشتەکاندا داخست عێراق ئاسمانی خۆی داخست ینی مەترسەکە زۆر جددی بوو هەرچەندە دۆناڵد ترامپ پێشڕای گەیاندبوو کە ئێران لە سێدارەدانی خۆپیشاندەرانی ڕاگرتووە بۆیە یعنی شەو تا دەمەوەیان خەڵک چاوەڕێ ئەوە بوو کە هێرش بکرێتە سەر ئێران بەڵام بەیانی هیچ شتێکی وا ڕووی نەدابوو بەڵام هیچ شتێک گۆڕانکاری بەسەردا نەهاتووە ینی پێدەچێت لە چەند ساعتی ئایندا لە چەند ڕۆژی ئایندا و ئەشێ هەر بردومانەکەش نەکرێت پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر ئاریانە گەڕایەوە دکتۆر فەرموو بەردەوام بە ببوورە پەیوەندیەکەت بسڕە وەکوتمان ئەو گۆڕانکارەیەن کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی پەیوەندی بە ئێرانەوە هەیە بە تایبەتی ئەو بەشێک لەو هێزانە پاڵپشتی ئێرانیان هەبوو لە ناوچەکە
دوای ڕوخانی بەشار ئەسد ئاڵۆزیەکان بۆ ئێران زیاتر بوو بە حکومی فشار یا دوای تۆفانی ئەقسا با بڵین فشارەکان لەسەر ئێران زیادی کرد بە حکومی ئەو هێزە پرۆکسیانی ئێران کرد ناوچەکە هەیبوو چ لە بەیروتا چ لە بەغدا چ لە دیمەشقا مەبەستماوەکو پایتەختەکان لاواز بوون لەلایەن ئیسرائیلەوە کران بە ئامانج بە تایبەتی لە حزبوڵای لوبنانی بۆیە بەرامبەر بە ئەمە گروپە پرۆکسیەکانی سەر بە ئێران تاوەکو ئێستا لە بەرگریان ئامادەنی سازشکن لە داماڵینی چەک بۆ منە حزبوڵای لوبنانی تەنانەت هێزەکانی ئەوەی کە پیانۆترێ سەر بە حەشدی شعبین لە عێراقا ئامادەنین تاوەکو ئێستا سازشکن لە دانانی چەکا بۆیە ئەمە یەکێکە لەو گرفتانە ئەمریکا بە پاڵپشتی ئێرانی زانن بۆیە ئەم جاریان لە هێزە پرۆکسیەکانی نەدا بەڵکو و پەلاماری خودی ئێرانەدا بۆی بتوانێت پاشەکشە بکە لە ئەو ڕۆڵەی کە پێشتر هەیبووە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بەگشتی بەڵام تاوەکو ئێستا ئێران تا ئەم قۆناغیش لە هەوڵی ئەوەیە لە بەرگریە بۆی کە ئەو پێگە هێزەی کە هەیەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بیهێڵێتەوە بەرگری لێ بکات دکتۆر ئەو ڕۆڵ و پێگەی ماوە پەیوەندیان بەمانەوەی خودی دکتۆر ئەو ڕۆڵ و پێگەی ماوە تا بێوێ بەرگری لێ بکە یانەوەکی ئێستا ئێران چۆتەوە ناو خۆی بەڵام لەوەش لی ناگەڕێن ئاوها بەردەوام بێ خۆی لە ڕاستیە بەشێکی پەیوەندی بەوە هەیە تاوەکو ئێستا ئێران بڕای بەوە هەیە کە ئەتوانێت لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە جۆرێک لە پشێوی دروست بکە بۆی ئەو کێشانە لە خۆی دوور بکاتەوە بەڵام وەکو وتمان ئێستا بارودۆخی ئابووری خراپی ئابووری خەڵک لە ئێرانە تێکەڵ بۆ بۆی کە هەڕەشە لەسەر خودی سیستەمەکە دروست بووە بێگومان لە دۆخێکی واشە هێزە ئیقلیمیەکان ئەوانەی کە بەرژەوەندیان هەیە هەوڵەدەن دۆخی با بڵین گوزەرانی یاخود خۆپیشاندانەکان بە جۆرێک لە جۆرەکان بەکار بهێنن بۆی بتوان ئێران ناچار بکەن ملبدا بۆ ئەو ویسانی کە هەیە چکە لە ڕاستی ئەوەی کە بێنرێت بە ئەوەی کە زۆرێک لە سەرچاوەکان ئاماژەی پێدەن تاوەکو ئێستا نیەتی گۆڕینی سیستەمی حکومڕانی لە ئێرانان نییە چکە ماوەزانانی هەرچەنەمە لە ڕاستە یەکێکە لە سیناریۆکان ئەگەر ناکرێ خوێنەوە بۆ ئەو سیناریوانە بکرێت کە ترامپ بڕیاری لەسەردا بۆچی تاوەکو ئێستا مانەوەی سیستەمی حکومڕانی لە ئێران بەڵام بە دیزاینێکی ترەوە قبول کراوە ئەوەیە کە دۆخی ڕۆژەڵات ناوڕاست بەگشتی لە شڵەژانایە ئەمریکا دەوڵەتێکی ئەوێ پاڵپشتی بە یاخودێریش نەبێ ڕوبەڕووی نەبێتەوە لە ڕۆژەڵات ناوڕاستە بۆی ڕوبەڕووی سین بێتەوە ڕوبەڕی رووسیا بێتەوە لەو گۆڕانکارانی کە لە جیهانە بەگشتی ڕۆدن بۆیە گرنگە ئێران بەو شێوازە بمێنتەوە چکە تاوەکو ئێستا هێزێکی ڕێکخراو نییە بتوانێت ئێران کۆنتترۆل بکات لە دوای کەوتنی ئەم سیستەمە بۆیە دروستبوونی پشەوێک لە ئێران لە ڕاستیە دۆخی ڕۆژەڵات ناوڕاست ڕەنگە خراپتر بە ئەو کاتەیە کۆنتترۆلکردنی بۆ ئەمریکا و بۆ هێز ئەقلیمیەکانی تریش ڕەنگە باش نەبێت باشە دکتۆریانی تا ئێستا بەدیلێک نییە خۆ دۆناڵد ترامپ وتی کوڕەکەی ڕەزاشا ئەگەر ئێرانەکان بە دڵیان بێ من کێشەم نییە لەگەڵا بەڵام بە پێم و ڕاپرسیەکان وا دەردەکەوێت ئێرانیەکان نەویان بەدڵ نییە بەزاها لە ناچاری هەندێ خەڵک پەنای بۆ دەبن بە دەقیقی وایە یەک لە گرفتەکانی ئێرانەوەی تاوەکو ئێستا بەدیل نییە کوڕی ڕەزاشا خەڵکی ئێران تاوەکو ئێستا متمانەی ئەوەیان پێ نییە کە بتوانێت ئەو دۆخی ئێران کۆنتترۆلکات چکە لە ڕابردووە لە ڕاستیەمە دوور بووە لە ئەو کایە سیاسی کە ئەگەر بتوانانی ناوی بنین ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرەوە جۆرێک لە جۆرەکان دوور بووە تەنها فیگەرێکی با بڵین لاواز بووە ئەتوانین بڵێن لە قۆناغێکی خۆنمایشکرد نبووە بۆی نەیتوانی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی ئێران سیستەمی ئێرانی کە لە دەرەوەی ئێرانە هەن یەکیان بخات و بێ ڕابەرایەتیان بکە بەڵکو تەنها فیگەرێک ئەتوانین بڵێن جۆرێک لە نمایش ئەکە مەحاڵە بتوانێت کۆنتترۆلی ئەو دۆخە بکە کە لە ئێران ڕۆدا چکە ئێمە وەزانی ئێران فرەنەتەوەیە جوگرافیایەکی فراوانە بەدەرلەوە لە هەر شڵەژانێکی ئێرانە هێزە ئەقلیمیەکان هێزە نێودەوڵەتەکان کە ئێسامە لە قۆناغی ململانەیەکی نوێیان لە جیهانە بۆیە مەحاڵە بتوانێت بە کەسێکی کەسایەتێکی کە ئەو کۆنتترۆل بکرێت بۆیە تاوەکو ئێستا بەدیلی ئەو سیستەمە خودی ئەو هێزە میان ڕەوانن کە ناو خودی ئێرانە هەن باشە دکتۆر بە بڕوای تۆ بەکوێ دەگا ئایا نیزامەکە دەگۆڕن ئایا لی دەدەن وەکوەیەم شۆم و گیان چاوەڕێی ئەوە بوو
بە دۆستەکانی ئێرانەوە هەڵبەتە و بە نارەکانی شێوە ئایا لی دەدا ئایا ئەمریکا لی دەدام جارە ئیسرائیل دەست پێش خەر دەبێ یان نا لێ دەگەڕێن گوشاری زیاتر ناچاری دەکەن بە هەموو جۆرە ڕێککەوتنێک خۆی لە ڕاستە پرسیارەکەت ئاڵۆزە لە ئەم دۆخی کە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەیە لەگەڵ جیهانە کە هەیە لەگەڵەوەیش کە ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆزێ مەحاڵە بتوانی با بڵێن سیناریۆیەکی دقیق بخەیتە ڕوویا سیناریۆیەکی نزیکیش تەنان نەک دقیق بەڵام بەگشتی کە تەماشای وێنەی گشتی ڕۆژەڵاتی ناوەڕاست و جیهانەکەی ئەگەر ئێران بە حکمەوەی دەوڵەتێکی عەقڵمەندە بیرەکاتەوە بەرژەوەندەکانی خۆی لە چاوەگرێ تەسەور ئەەکەم سازش بکا بۆ ئەو ویستەی کە ئەمریکا هەیەی یاخودەوەی هێز ئەقلیمیانەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەیەە ئەوەیە کە پەیوەست بێ بەناو خودی ئێرانەوە جۆرێک لە جۆرەکان توانین بڵین ئەو نیزامی کە هەیە لە ئێرانە هەموار بکرێتەوە بە فۆرمێکی تر بەڵام ئەو فۆرمە تونڕەوەی نەبێ کە ئەوێ کێشە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی دروست بکە بەڵکو دەوڵەتێکە کە دەوڵەتێکی بەهێز دروست بکە ڕوبەڕووی سین و رووسیا بمێتەوە بەرژەوەندەکانی ئەمریکا لە چاو بگرێت بە خوێندنەوە بۆ سیاسەتوانانی ئێران بە تایبەتی ئەوانەی کە میانڕەوەکانن لە ڕاستیان ڕەنگامەیە کە بێ لەو سیناریوانەی کە قبول کرا و بێ سازش بکەن بۆ ئەمریکا چکە کەوتنی ئەو با بڵین ئێران لە ڕاستیە ئەو سیستەمەیە کەوتنی سەر لە بەری با بڵین تێکچوونی سەر لە بەری بارودۆخی سیاسی و ئابووری و تەنانەت ئیسرائیل بەمە ڕازی دەبێ ڕەنگە دکتۆر ئیسرائیل بەمە ڕازی دەبێ بۆ نەگەر ئێمە چۆن ئیسرائیل ڕازی بوو بەوەی کە جۆلانی بەردەوام بێ لەسەر حکمڕانی و پەلاماری ڕۆژ ئاوابات و بتوانێت فشار بکات لەسەر هێزەکانی تر بۆ هەر هێزێکی ئەقلیمی طبعاً هێز ئەقلیمیەکان یاخودەوەی هێزانەی کە لەم ناوچە هەن لە ڕاستیە بە دوای بەرژەوەندی ئاگەڕێن هەر کاتێم بەرژەوەندیەکەم بۆ جێبەجێکرا ڕوبەڕی نابنەوە بە پێچوان و ڕەنگە ببێ بە بربەستێک بۆەوەی کە کێشە و مەشاکلی تری بۆ دروست نەبێت بۆیە ئەوەی لە ئێرانە تەمامەیەکێکە لە سیناریۆکان وەکو بە پێشتر بە جەناب ئێمە ناتوانین لە دۆخێکی شڵەژاوی ئاوا لە ڕاستیە سیناریۆیەکی نزیکیش بخەینە ڕوو بەڵام لە ئەگەری ئەوەش هەیە لە پڕێکا لە ئێران بدێت و سەر لەبەری ئەو سیستەمە بگۆڕێت یاخود هەر بەخۆ پیشاندانی داخلی ناوخۆی بتوان گۆڕانکاری لەو سیستەما بکەن هەرچەند ئەمە تۆزێ مەحاڵە لەبەرەوەی ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە زۆر بە تونوتیژانە توانرا جۆرێک لە جۆرەکان سەرکوتی ئەو ڕوبەڕووبانە ببنەوە کە لە ناو خودی ئێرانە ڕوویداوە تەنانەت کردیان بە پاسا بۆی تەنان بەشێک لە خۆپیشاندەناری ئاشتی خوازیش بکەونە چوارچێوەی ئەو تونوتیژانەوە بەرحاڵ دکتۆر ئەوەی کە ئەبینرێ لە دۆخی ڕۆژ دکتۆر دەمەیانی پرسیاری ئەو بکەم ئەوە چییە وا دەکا ینی شۆڕشێک کە دەکرێت ینی ڤیددیویەکی ئیمام خومینی هەیە داوا لە هێزە نێودوڵەتیەکان دەکات دەڵێ نیزامی ئێرانی بگۆڕن و نیزامێکی سەرکوتکارە خۆسەپێنە تونڕەوە چییە و چییە ئەوانە دەڵێ هاوکاری گەلی ئێران بنەوەی نیزامەکەی بگۆڕن لە ساڵی 1970 دوای چەند ساڵ دوای نزیکەوە 47 ساڵ ئێستا هەمان نەتەوە هەمان گەل هەمان ینی داوا دیسان لە هێزی نێودوڵەتیەکەنەوە تەدەخل بکە ئەم نیزامە بگۆڕێ ینی بۆ شۆڕشەکان دەرس و پەن لە یەکتری وەرناگرن بۆ بە هەمان هەنگاوی یەکتردا دەڕۆنەوە خۆی لە ڕاستیە ئەوەی کێکە لەو گرفتانی کە ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی هەیەی ئەنی ئێمە ڕۆژەڵاتی ناوەڕاست بارگاویە بە دوو بڵین دوو پرسی زۆر زۆر ئاڵۆز و تێک ئاڵاو ئەوی شوەیە بیری ناسیۆنالیزم لەگەڵ بیری ئاینی تونڕەوە بۆیە هەر ئێمە بینین شەڕ و ئاژاوە و کێشە و جینۆسایدکردن لە ڕۆژەڵاتی ناوەڕاست نابڕێتەوە چکە تاوەکو ئێستا هیچ هێزێک لەوانەی کە دێن با بڵین ئەوەی کە ئەمە پیانوتە شەڕۆژگێڕەکان کە دێن هەدەفیان سڕینەوەی ئەوانی ترە بۆیە ئەم ئەوانەی کە دێن ئەوە نییە کە جۆرێک لە سیستەمێکی دیموکراسی کە هەموو پێکاتەکان یاخود هەموو حزابی سیاسی یاخود هەموو ئەو بیر و ئەڕاجیاوازانە کە هەیە لە چوارچێ ئەو دەوڵەتا کۆ بکاتەوە نیزامێکی با بڵین سیستەمێک دروست بکە کە هاوڵاتی تایە
بەشکۆمەندی بژی دەستورێک بنووسێتەوە کە هەموو هاوڵاتیەکان یەکسان بەڵکو هەمیشە ئەو سیستەمانەی کە دێن هەوڵی سڕینەوەی ئەوانی ترەدا نەکەوەی کە بێت بڵێ هاوبەشیان پێ بکە هەر بۆیە لە ڕاستی ئەمە وەکو جەناب ئاماژە پێدا لە 79 سیستەمێکی سیستەمکاری هەبوو ڕوخێنا بەڵام دواتە سیستەمێکی هاوشێوە دێجێگرێتەوە ئەوەی لە سووریا ڕوەدا بە هەمان شوازمە بینین کە بەشار ئەسەد دەڕوخێتە ماشاکەی ئەحمەد شەرع دێتە جێگەی بۆچی لەبەرەوەمانە هەمویان بارگاوین بە بیری ناسیۆنالیستی لەگەڵەوەشە ئاینیان تێکەڵ کردوێکی لە گرتن ئەمە لە ڕابردووە لە ڕاستە بۆ نمونەشا کە سیستەمێکی سیستەمکاری هەبوو بارگاوی و بە ناسیۆنالیزم بەڵام ئەم فۆرمانەی ترکە هەن لە ڕاستە بارگاوین بە بیری ناسیۆنالیستی لەگەڵەوەشە بارگاوین بە فکری ئاینی کە ئەمانە خۆی بۆ خۆی ڕەوزکردنەوەی ئەوانەی ترە چ هێزە هاوتاکانی هاوزمانی خۆیان بێ یاخود ئەوانەی ترکە نەتەوەکانی ترن بۆیە ڕۆژەڵاتی ناوەڕاستە جۆرێک لە ئستقرارنی سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئەریان ڕەوف مامۆسای زانکۆ سپاس لە کەلارەوە لەگەڵمان بووی